ئێستا لای ئەمە بووەتە مانگی زۆر جار هەندێک سیفەت لە زمانی خۆیاوە نەبووە، مانگی تێکۆشان، مانگی غەزا، مانگی بۆ خوابوون، مانگی لە خزمەتی خوادا، ئەمانە بوو. ئێستا سوپاس بۆ خوا مسلمانان ئەمانەیان تایە، بەڵام زۆرینە نا. ئێستا هەندێک مانەیە کە دێتە مانگی خەو، مانگی خواردن، تو دیتە کەس بە ڕۆژوو بێ لە ڕەمەزانە خەڵەوتر بێ؟ ئەمە عەجایبە. ڕەمەزان بۆ کراوە زەعیف بی، ڕەمەزان بۆ کراوە سیحەتی باش بێ، ئەم گێچەکانی هەمووی زیاتر ئەخوێنێتەوە، ئێوارانە ڕاستێرەکە هەموو ئێوارێ هالە عیادە چێوە، وەڵا کاکە وەڵا گێچی بەرزۆ یەکەم بخۆ، ئێ باسی حەدی چاک بێ. ئێمانی ڕەمەزان خۆمانی خواردن نییە، خۆخوا نەویتە تۆ لە بەیانی خۆت بگراتە بەس ئێوارە خۆت بکوژە. کەی خوا واوێتە بە ئێمە خۆمان ڕەحم بە خۆمانش ناکەین، نا بە ئەندازەیەک بۆی بێتە سەحەت باشی ڕەمەزان بۆت، و تاوی بدە لە عیبادەت، تاوی مەدە لە خەوتن. شخصی وایە بەیانیە خەوێ سەعات 4 ئەڵەسێ، ئەڵێ شەو درەوی کردووە. گەنجەکانمان هەتا نیمەی شەو خەریکی فەیسبووکە لە باتی دوور کات نوێشکە، بەیانیش لێیە خەوێ تا مەغریب، هەم ماڵەکە بڕمێنا ئەم دنیایە لەوەی شارەکە بڕمێنا ئاگای لە خۆی. ئەمە تاوێنەی چی؟ کوڕەویتە فەقیری قیامەتە، ئاوڕێی تۆ هەتا ئێوارە چەند ڕکات نوێژی کرد، چەند جا سوبحان ئەڵڵای کرد، چەند جا زیکری کرد، چەند جا قورئانی خوێند، چەند خێری کرد، چەند قسەی شیرینی کرد. ئەی تۆ چیت هەر لە خەوە خۆی چیت بۆ نەماوە؟ خەو چییە؟ با بە خەو خوا کاتی دانا ناو قەبر بۆ خۆت بخەوەتەوە. حیاتی البەرزەخ چییە؟ خەوتنە. خەوتن ئەگەر کەسێ چاک بی لە ناو قەبرا بۆ خۆت دەخەوی، فکرە فاپە پاڵە داوەتەوە، دە هەوڵ دە ناو قەبرەکە چاکە بۆی بە ئیسراحەت بخەوی. زۆر جار ئێمە گۆڕیمانەوە سەرکەوتنی شەڕی بەدر، دوی کۆچی مسلمانان لەم مانگە شیرینا بوو، فەتحی مەکاشتی کۆچی کە سەرکەوتنی تەبوک، جەنگی تەبوک هەر لەم مانگا بوو. ئیمانداران ئەگە تەماشاش کەین فەتحی ئەندەلوسیا هەر لەم مانگا بوو. ئەمانە غەزا بوون، سەحابە برسیان بوو جەنگیانەکە لە پێناوی خوادا. ئێستاش تۆ جەنگ کە لە پێناوی خوادا لە خزمەتی خوادا عیبادەت کە، سێرەکەی شەو نایە، ئەمەنەی خواردن ناتوانە بێت بۆ تەراویح. وەڵا تاقەتم نییە شڕکاتە بەخوا کەمێ درێژە. کورە درێژی چی تەواو بوو؟ درێژ چی؟ 15 ڕۆیی تەواو، 16 ڕۆیی گشتی 2 هەفتەی ترما، دوای 2 هەفتە بێی بۆ لای هەر مامۆساییکیان بڵێ دوای عیشا 1 ڕکات زیاتر کە ناوێ. کورە ئەم جەستە بۆ خوا نەبێ بۆچی باشە؟ مرۆڤ گشتی سبەینێت و لەنا ئەو گۆڕەدا کرمەی خوا دەکەمێ ڕاوەستە لە خزمەتی خوادا، کەمێ بیجوولێنێ ئەم جسمە بۆ خوا نەبێ بۆ چییە؟ تەراویحەکان بە جوانی کە، ڕۆژەکەت بە جوانی بگرە، قورئانەکەت بە جوانی بخوێنێ، کارە جوانەکانت بە جوانتر بکە. مەڵێ 15 ڕۆیشت یاڵە دەیەواش هەر ڕۆژی سرێکە مەکا لە مزگەوت، هەتا گەینە جەژن نەفس ئەبێتە سێسیرەکەی جارە تەواو. ئەمە عادەتی ئەمەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای 21 خۆی ئەپێچاوە. معلومی جەنابتانە پێغەمبەری خوا دەرگای ماڵی و جامەکەی بڵێن شوباکی لە ناو مزگەوت بوو، لە 20 مانگ ئەهات ئیتر خوا حافزیە کرد لە ماڵەکەی. ئەویتەوە ئەم دەشەوەی خوایە بۆ خوا، یعنی دەشەو زیاتر عیبادەتێک کرد لە 20ەکەی ئەوەڵ. ئیمانداران ئەبێ ئێمە شوابین هەوڵ دەین زیاتر عیبادەت و چاکە و باشە بکەین لەم مانگە شیرینەدا، چونکە نەبینە ئەوەی کە ئێمە چونکە دەشەوی ئاخیر فەزلی زۆر گەورەیە. ئیمانداران سوورەتێکی نازڵ کردووە معلومی جەنابتانە، سوورەتی قەدر، 80 ئەوە نەمان خێر و پاداشتی هەیە. ئەگە تەماشاشکەی ئەو شەوە زۆر گەورەیە، 83 ساڵ تو بەس ئیمساڵ شەوی لێلەتە قەدر بێتە نەسیبت، 83 ساڵ خوا ئەمرەکە تەمەنت 50 ساڵە، باشە باەکێک دانین 50 ساڵە، 83 خەپانی ئەکا چەندێ؟ ئەکا 133 ساڵ. خوا نووسێ تەمەنی ئەم پیاوە بنووسن 133 ساڵ عیبادەتی کردە بۆ من. خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە 20 ساڵە 30 ساڵە لێت قەدرەگرێ. ئەی ئەوەی کە داماوە نایگرێ چی دەستکەوت؟ فەرقی ئەم لەکوێ ئەو لەکوێ؟ هەر بەیانی بە قەپانش بێ لای خوای پەروەردگار لەناو باشدا ئەو حالە حەلحەلەی ئاسمان توای لە خوارەوە. فلان کەس چۆن بێ؟ فلان کەس عیبادەتی زۆری کرد بۆ یەکەوێ، تۆ شەرە خەوتی کار لە ڕەمەزان هاتا تۆ بەو خەی مان خەوتنە. بۆیە ئەمە فەرقی جیاوازە لەگەڵ کەسێکا کە خۆی زۆر ماندووەکە، زۆر هیلاکەکە، زۆر شەکەتەکە.
ئەو کەسە بە تەئکید لە پێشی هەموویەتی حتى خۆی زۆر شەکەت کردەوە زیاترەوەی ئیمانداران چونکە ئەبێ ئێمە بگەڕین بە دوای ئەو شەوانەدا بە تایبەتی بتوانی هەر دەشەوەکەی بگرە نەتوانی پێنجی بگرە تاکەکان بگرە نەتوانی دوو شەو سێ شەوی بگرە نەتوانی هەر 27 بگرە لەو خێرە با بێبەشت نەبی لەو خێرە با بێبەشت نەبی چونکە ئەگە بێبەشبی لەو خێرە بڕواتە بێ لە زۆرینەی خێرەکانی لەناو ئەم مانگەدا بێبەشت دەبی چونکە بێ ئینسانی مسلمان بزانێ ئەو شەوە قورئان دابەزیوە ئەو شەوە ڕزق دابەش دەکرێ ئەو شەوە کردەوەی ئەعمال دابەش دەکرێ هەموو ئەمانە ئیمانداران لەو شەوانە دەکرێت کەواتە ئێمە با گەرم و گوڕ بین ئیمانداران ڕەحمەتتان لێبێ گەرم و گوڕ ڕەمەزان تەسەورەکەن مزگەوتەکان حرەمەکانیان پڕ نابێ لە تەراویحە حرەمیان پڕ نابێ ئەو مسلمانە نەکوان ئەی لە جومعەکانە بۆ هەموو مزگەوتەکان حرەمەکانی پڕە بێ ئەی لە تەراویحە بۆ تخوا تۆ حەز ناکەی بە یەک سەعات کام مزگەوت ئەڵەی زۆر تەئخیرەکە سەعاتێک و 10 دقیقە باسی وتارەکەی ناکەم وتار تۆ دوای هەندێک مزگەوتمانەیە دوای تەراویحەکە وتارە خوێنێ ئەتوانی بڕۆی هەندێک ماشێ ناخوێنێ هەندێک ماشێ کورتە من زۆر جا دیقە دەدەم سەعاتێک و 5 دقیقە یان بەعدە جار سەعاتێکش نابە کەمتر 50 دقیقە هەلەودا خەڵکمانەیە لە 45 دقیقەش تەواویەکە براکەم ڕازین بڕۆ بەلای ئەو کەسەی وازوو تەواویەکە قەینە بڕۆ بە ئەو مزگەوتەوە پێشی گشتی تەواویەکە بەس تو یعنی 45 دقیقە سەعاتێک ئەزانێت چی دەست ئەکەوێ خوای پەروەردگار ئەفەرمێ 30 شەو ئەگە 30 شەو تۆ ئەم 30 شەوە دابنیشی بی بەس تەراویحەکەی و بگەڕێیتەوە خوای پەروەردگار ئەفەرمێ بنووسن 30 شەو لەسەر یەک ئەم بەندەیەم حەتا بەیانی عیبادەتی کردو یعنی سەعاتێک بە ئەندازەی شەوێ تا بەیانی کامل ئەمە ئەجری تەراویحە ئێتۆ توانێت تا بەیانی بێسی تەپاوە عیبادەت بکەی کەسمان نەتوانن من پێشی ئێوە ناتوان ئێوەش ناتوانن بەس خوای گەورە ڕەحمی کردە بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەراویحێکی بۆ داناوین پێشی خستووە جاران لە دوای 12 بوو هاوردێتێ دوای عیشا وە پێم یانی شوتووە کورتی کەنەوە بۆ خەڵک با لەم خێر و بەرەکەتە خەڵکەکە بێبەش نەبێ ئەی تو ئەگەر خۆت حەزت کرد بێبەش بی بەخوا بێبەش نەبی چکە ئەم خێرانە گەورەی ئیمانداران ڕەمەزان بەرەکەت خوای گەورە لێمان قبول کە ڕەمەزان ڕۆژی مانگی ڕەمەزانی